هەرکە گەیشتە شنۆ باخ و باخاتەکەی بۆنی سێ و ژێلاسەکەی پێت دەڵێکە ئەمە شارێکی کشت و کاڵی زۆر گرینگە. خەڵکەکەی زیاتر بە کاری باغداریەوە خەریکن و ساڵانە بە هەزاران تۆن لە میوەی جوان جوان دەخەنە بازاڕەکانی سەرتاسەری دنیادا. شنۆ نزیکەی 70 کیلۆمەترێک لە سەنتەری پارێزگای ورمێوە دوورە و بە بڕینی تەنها 200 کیلۆمەتر و هاژووتنی ئۆتۆمبیل بە تەنها 4 بۆ 5 کاژێر لە هەولێرەوە دەگەیە سەنتەری ئەم شارە جوانە. شارێکە چیاکان دەورەی داوە، ئەو دیوی سیدەکانە لە ئیدارەی سۆران و پیرانشار و نەغەدە و ورمێشی جیرانن. لە مانجی ڕەمەزانە چۆنن لەگەڵ ڕۆژ و مێژ و عیبادەتە؟ ئەگەر غەزای قەویشی دەبی ڕۆژوو ناگیرێت. ئەبێ غەزای قەوی بخۆیتەوە. دەبی غەزای قەوی بخۆی. غەزای قەوی چییە؟ وەڵا غەزای قەوی گۆشتت هەبێ لەسەر سفرەی مریشکت هەبی لەسەر سفرەی لێنی ڕۆژێکی باش دەگەیت. ئەرێ وەڵا ڕۆژ داش دەگریت. ڕۆژانی ڕەمەزان چۆن بەسەرە بن؟ والله الحمدلله زۆر باشی خەریکی ڕۆژوی نۆژ و تاعات و عیبادەت و ئەوەی کارێکی هەبی دەستەوە سەر کارێکی خۆت. زیاتر کاتەکانی ڕەمەزان لە شنۆ بەچی بەسەرە بن؟ والله بینە بازار و هەتا نێورانێژی شەوانێکە دەچین نێو شتەکەمان تعدیباتەشی دەکەین و دەچینە ماڵی سرعاتەشی دەکەین و ئەوا لە دێ عەرب. ڕەمەزانی ئێستای شنۆ لەگەڵ ڕەمەزانەکانی دیکە جیاوازی چییە؟ الحەمدوللا زۆر خۆشە، نەتێن و دەبی نەبرسی دەبی وەختی هیچ کارێک نییە، زۆر خۆشە الحەمدوللا. ئەدی پێشووتر کە لە تەمەنی جوانیدا بە ڕۆژوو بووی؟ وەڵا ئەوی گربا هەر دەیگرتوی نەشیگربا و هەر فێ نەبوونەی دەکەیت. یعنی ئەوە خۆی شیری هەتا پیریە؟ بەڵێ بەڵێ ئەرێ وەڵا. لە شنۆیە قەرارە مەرزی کێلەشین ببیتەوە، ئەو مەرزە سوودی بۆ ئێوە دەبێت؟ چۆن؟ شاکی دیودیمی عالەمات شوێ دەکەن وانێک بێتن، یعنی کار و کاسبیتان زیاد دەبی، زیاتر دەبی شنۆ لەو بۆمبەستەی دەرباز دەبێت. بەڵێ 100% و دەردەکەوێرێ وەڵا. لەگەڵ سیدەکان دەبنە سنوور؟ لەگەڵ سیدەکان دەبینە سنوور بەڵێ. سیدەکان دەراوی چیمەنان بەڵێ. شنۆیەکان زۆر شانازی بە بەردی کێلەشینەوە دەکەن لە دوو ناوچەی شاردا، لەم چوارڕیانە و لە دەواازەی شاردا پەیکەری بەردی کێلەشین هەیە. شارەزایەکی مێژووی شنۆم لەگەڵا. مامۆستا شانازیکردن بە بەردی کێلەشینەوە لەلایەن خەڵکی شنەوە لە بەرچیە؟ بەردی کێلەشین بەردەکەکە تۆنێک و 670 کیلۆ وەزنێتی بەردەکە و بن بەردەکەی ئەو بەردە لە وان ڕاهاتەوە جنسی بەردەکە لەو ناوچەیە نییە، بە دوو خەتی ئاشور و ئۆڕارتووی نووسراوە، هەردوو چەند خەتی بزمارین یا میخی کە ئێمە پێی دەڵێن کە لەوێ هاتووە لە سنوور دانراوە لە سنووری سیدەکان و شنۆ. بەڵێ سیدەکان لای ڕۆژاوای بەداخەوە چون جێی تفەنگ هاویشتن بووە، زۆری گول لەوێ کەوتووە، خوێندنەوەی زۆر تێکچووە لا ڕۆژهەڵاتی باشتر ماوە. ئەما شوڵس وەختی خۆی هاتووە ساڵی 1935 لەوێ هاتووە نووسیویتەوە، هەرچەند بەخۆی دوایە کوژراوە چەند نەفەری نووسراوەکانی ئەوە نووسراوەکە لێرەشەیە کاتێکیش پۆینی کوڕی ساردۆ شای مەزنی نایری سەفەرێک دەکاتەوە والەوە نووسراوەکەی بە کوردی لێرە هاتووەمە بە عنوانی نومات هەموو ئەوانە استفادەی لێ دەکەین بۆ ناسان نووسین.
ئێرە با هەوڵ و کۆمەکی خێرخوازان 15 ساڵ پێش ئێستا لە شنۆ دروست کراوە. ئامانج ئەوەیە تەواوی ئەو ئافرەتانەی حەزیان لە کارە دەیان هەوێ کار بکەن دێن لێرە کارێک دەکەن جا نانکردن بێ شیرینی دروستکردن بێ بەرهەمی خۆماڵی بێ دۆشاو بێ هەموو پێداویستیانەی بازار لێرە ژمارەیەک ئافرەت کار دەکەن و تەواوکاری ئەو پرۆژە خێرخوازیە لەگەڵ سروەخان باز دەکەم. بە مەبەستی کەمکردنەوەی هەژاری و یارمەتیدانی هەژارەکان لە شنۆ دامەزراوە و دەو ماوەیەدا سەرکەوتوو بوونە شکر بۆ خوا لە ناندان بە فەقیرەکان و هەژارەکان ئەوکانەی کە کەمەندامن و توانای دروستکردنی نانیان چشتیان نییە بۆ خۆیان ئەوانە بە درێژایی ساڵ ڕەمەزانیش ڕەمەزانیش هەموو فەقیرەکان بەبێ بەرامبەر بەربانگ دەیبن. بەڵێ ڕەمەزان دیارە مانگێکی زۆر پڕبەرەکەت و پیرۆزە لە لای هەموو مسلمانەکان بە تایبەت لە لای خەڵکی شنۆ بە خێرخوازێکی زۆر ینی بۆ خۆیاندان هەیە بەبێ بەرامبەردە و خێرخوازێدا یارمەتی خەڵکەکە بکەن. بۆیە مانگی پیرۆزی ڕەمەزان هەموو شەوێ بۆ کەسانێک کە مندامن توانای دروستکردنی چێشتیان نییە و بە تایبەت ئەو کەسانێک کە لەخەرە دەرامەدیان کەمە و ناتوانن بانێک بکەن هەم بە شێوازی غەزای گەرم بەربانگان بۆیان دەبن هەم سەبەدی غەزایی کە دیارە ئەو کەلوپەلەی کە پێویستە بۆ چێشتێنان بۆ ماڵانەی کە هەژارن بۆوانش دەبن. کەمدایە بەنی و نیگەر سەرمەستم دڵم شێت و شەیدایە زولفت ڕەشماری زەنجی ئامادەن بۆ هەرایە گەردن وەگە و شێلەیە دەگۆری ئەشقەندایە ماچێ لە لێوی ئاڵێت وەکتە بەڕ و شێوایە باڵات پێشکێشکەی بەمێن خۆشید کۆتایی نایە ئەو کەشکۆڵەی دادەنێم دەگەڵ ئەو دار حەسایە ماڵ و ماڵت بۆ ناکەم پێم بڵێ بێنەوایە خاتر جەمدا دەنیشێم لە دەرشی خانقایە تۆ بە دەکەم بە دڵژیان دەبمەحابی لە دوایە ئەگەر ویشت پێخۆش نییە تەرشی کەم شغڵی شایە بارگێ غەمم وە پێچێم بڕۆم بۆ ئەوروپایە.